واعف عنا واغفر لنا وارحمنا. با ئامادەبوونی مامۆستایانی ئاینی و بانخوازانی ئیسلامی و ژمارەیەکی بەرچاو لە بەشداربووانی پرۆژەی بەهای فەرموودە لا مەراسیمێکدا لە هەریەک لە قەزای چەمچەماڵ و ناحیەکانی تەکێ و شۆرش و ئاغجەلەر ئاهەنگی کۆتایی قۆناغی چوارەمی پرۆژەکە بەڕێوە چوو. سەرکەوتوانی پرۆژەی بەهای فەرموودە بۆ پەیام دەدوێن و باس لەوە دەکەن سوودێکی زۆریان بینیوە و هاندەرێکی باشیان بووە بۆ ئەوەی بتوانن ژمارەیەکی زۆر لە فەرموودە پیرۆزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەبەر بکەن. داواکاریشن پرۆژەکە لە ماوەکانی داهاتوودا بەردەوامی هەبێت. من لەنیا ڕزگار عزیز وەک لەم پرۆژە توانیتم نمرەی 100 بەدەستهێنم و لەلایەن بەڕێزەکانەوە دیارێکی باش وەرگرت. زۆر سپاسان دەکەم و هیوادارم هەرەوە سەرکەوتووبن لە ژیانانە. توانیم خۆشبەختانە هەر 50 فەرموودەکە لەبەرکەم لەخوای گەورە بەزات بێ و سوودێکی زۆریشم لێبینی. هیوادارم ئەم پرۆژەیە هەموو ساڵێ بەردەوامێت. من ناوم مبین کامیل کاکەبرایە. ئەمڕۆ بەشدار بووم لە پرۆژەی بەهای فەرموودە قۆناغی چوار کە پێک هاتبوو لە لەبەرکردنی 50 فەرموودەی پێغەمبەری سەروەرمان و توانیتم نمرەی 100 بەدەست بێنم. خوای گەورە پاداشی مامۆستاکان بداتەوە. بەڕاستی ماندوو بوون و هیوادارم لە داهاتوودا لەم جۆرە پرۆژانە بکرێتەوە. من ناوم فیردەوس نەوزەت تایە. من زۆر سوودم بینی و دەمانە و دەستخۆشی لە مامۆستاکانیش مەکەم. ئەم پرۆژەیەم تێیدا سەچم هێنا و دەستخۆشی لە ئەو کەسانەکەم کە ئەم پرۆژەیان کردو و هەنجام بوو بۆ ئەوەی کە ئێمە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرکەین و ئێستا چەندین کەسێ خەریکی شتی خراپن بەڵام ئێمەوە پەروەردەکراین کە خەریکی شتی باش بین. سوپاسی هەمووانەکەم ئەوانی کە ئەم پرۆژەیان دانەوە و ئەمانی کە من لێیدا بەشدار بووم لە تەکیا کە زۆر سپاسیانەکەم و دەستخۆشیانەکەم. بەرپرسی پرۆژەی بەهای فەرموودە لە ناحیەی تەکێ دەڵێت ئامانج و مەبەستیان لە ڕاگەیاندنی پرۆژەکە با زیندوهێشتنەوەی فەرموودەکانی پێغەمبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێت. ئاماژە بەوەش دەکات لە داهاتوویەکی نزیکدا قۆناغێکی نوێی پرۆژەکە ڕادەگەیەنن. دیارە پرۆژەی بەهای فەرموودە یەکێکە لەو پرۆژانەی کە لە سەرتاسەری کوردستان لە زۆربەی شار و شارەچەکانی کوردستان ئەنجام دەدرێت. پرۆژەکە تایبەتە بە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. وەگاشکرا کە شەڵاوێکی زۆر توند هەیە لە کوردستان بۆ ئەوەی کە گومان دروست بکرێت لەسەر فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئێمەش وەکو ستافی بەهای فەرموودە ئیش لەسەر ئەوەکەین کە بەرپرسی ئەو شەڵاوە بدەینەوە بەڵکو پێچەوانیان بکەینەوە کار بکەین بۆ بە زیندوهێشتنەوەی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پرۆژەی بەهای فەرموودە لە مانگی 11 ساڵی 2017دا ڕاگەیەنراوە. لە قۆناغی چوارەمی پرۆژەکەشدا 11,000 کەس کە تەمەنیان کەمتر لە 17 ساڵ بوو ناوی خۆیان تۆمار کرد. لەو ڕێژەیەش 7,100 کەسیان بەشداری تاقیکردنەوەکەیان کردو 3,100 بەشدار بوو توانیان نمرەی 100% لە تاقیکردنەوەکاندا بەدەست بهێنن. لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ و سێ ناحیەی سەر بە قەزاکەشدا زیاتر لە 600 بەشدار بوو بەشداریان لە تاقیکردنەوەکاندا کرد. لەو ڕێژەیەش 266 کەسیان توانیان نمرەی 100% بەدەست بهێنن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.